تۆش قورئان لەبەر بکە. ئەو هاشتاگە بوو کە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی بەجارێکتەنی لە هەڵمەتێکی بێپێشینەدا ژمارەیە گەنج لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک پرۆسەی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزیان لە ماوەیەکی دیاریکراودا دەست پێ کرد. خاوەنی بیرۆکەکەش دەڵێت ئامانجانەوەیە کە لەبەرکردنی قورئانی پیرۆز لە نێو گەنجان پەرە پێ بدەن. لە ماهی ڕابردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و سۆشیال میدیا ئاسای بەڕاگەاندنی کەمپینێک بە ناونیشانی بە هاشتاگی تۆش قورئان لەبەر بکە. ئەماجی ئەم کەمپینە زیندووکردنەوەی بابەتی حیفز بوو لەناو گەنجانە. دقەتمانەدا سۆشیال میدیا کاریگەریەکی زۆری هەیە بەسەر زۆربەی و ڕووداوانەی کە لە کۆمەڵگەیان ڕوادەن. بۆ ویسمان سوود لەم کاریگەری سۆشیال میدیا ببینین و بیخۆزینەوە بۆ یەکێک لە جوانترین و پڕبەرمەندترین ئەو کارانەی کە مرۆڤ دەتوانێت لە ژیانی خۆیان بکە ئەویش حیفزە. ئەماش دیوە ئینشاءڵڵا بتوانین بەم هەنگاوە مەسەلەی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئێستا لاو گەنجانە مەسەلەیە کە هەندێک جار کەم باسەکریا خۆ تا ڕادێک پشتگوێ ئەخرێ ئەمە بینەوە ناو باس و خواست و خەڵکی دیسانەوە ئەم بابەتە زیندوو بکەینەوە کە خەڵکێگەی ئێستا گەنجە و بەڵام جیاواز دەوانی تر خۆی بە شتێکیکەوە مەشغوڵ کردو خەریکی حیفزکردنی کەلامی خۆیە. مامۆستایەکی ئاینیش باس لە فەزڵ و گەورەی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکات و هەڵمەتەکەش بە هەڵمەتێکی ناوازە و پڕبەها ناو دەبات. دیارە قورئان کەلامی خۆی پەروەردگارە. بەڕاستی ئینسان ئەگەر خۆی تەعالە ئەو فەزڵەی باتێ بتوانێت ئەو قورئانە لەبەرکات کارێکی کردووە کە کاری پێغەمبەر و کاری سەحابە نازدارەکانە. و پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتدا ئینسانی مسلمان کە ئەخرێتە بەهەشتەوە پێی ئەوترێ ئەو قورئانەی کە لەبەرت کردو قورئان بخوێنە و بەرز بەرەوە بە پلەکانی بەهەشتا. لەکوێ قورئان لەبەر نەما لەوێ ئەوەستیت ئەو پلەکەی تۆیە. و ئەو هەڵمەتەی کە بڵاو کراوەتەوە لەلایەن هەندێک قوتابیەوە بەڕاستی زۆر جێی دڵخۆشیە و من متابعەم کردووە بەڕاستی کارێکی زۆر عەزیمە. ئەو گەنجە بەڕێزانە کە پێم وایە زیاد لە 50 گەنج تا ئێستا ئەو هەڵمەتیان ڕاگەیاندوە قورئان لەبەرەکەن. ئەمە هەڵمەتێکی زۆر گەورەیە و من زۆر دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی جێی تەقدیرن جێی سوپاسن ئەو گەنجانە بە ئومێدەوەی کە خەڵکێکی تریش لە خوشکان لە برایان لە نەکەر گەنجی خەڵکی بەتەمەنیش ئەو هەڵمەتە دەست پێ بکەن دەستکەنە لەبەرکردنی قورئان. بەڕاستی کارێکی گەورەی ئەوەی ئەو فکرەی داناوە خێر و پاداشت زیاتر بۆ ئەوە و هەر کەسێک لە ڕێی گەنجێکەوە بێتە ناو ئەو هەڵمەتەوە خێر و پاداشتی لەبەرکردنی قورئانە بۆ ئەوە. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو کەسانی کە لە هاشتاگی تۆش قورئان لەبەر بکە بەشداریان کردووە ژمارەیان بۆ 50 کەس بەرز بۆتەوە. لە ئێستادا لە گروپ چاتێکی مەسنجەردا هەمویان کۆکراونەتەوە و 3 کەس کە هەموو قورئانیان لەبەرە ڕۆژانە ڕێنماییان پێدەدەن. ڕاگەیاندنی هەڵمەتێک لەم کات و بارودۆخەدا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز پشتیوانی و پاڵپشتی چین و توێژەکانی بەدوای خۆی داهێنا. هاوڵاتیەک بۆ گەنجانن دەڵێت گەنجە خوێنگەرم و ئازاکان بێ هیچ مجاملەیەک و لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم بۆ بەشداریکردنتان لەم تەحەدا بیوێرانە و گەورەیە. گەرم و گوڕی ئێوە و ئەم بەدەمەوە هاتنا زۆر و خێرایی لەم چەند ڕۆژەکەمەدا لەم ڕۆژگاری تەکنەلۆژیای ڕۆحمرێنەری هەستکوژەدا هەرەمایەتی پیرۆزی قورئان دەهێنێت بەبیرمدا کە خودا لە سورەتی کەهفدا و لە باسی یاران هێشکەوت و وەسفی کۆمەڵە لاوێکی لەو چواسا دەکات و دەفەرمێت ئێمە بەڕاستی و دروستی هەواڵی بەسەرهاتی ئەو لاوانت بۆ دەگێڕینەوە. بەڕاستی ئەوانە لاوانێک بوون باوەڕی دامەزراویان بە پەروەردگاریان هێنابوو. ئێمەش زیاتر لە نووری ئیمان و هیدایەت بەهرەوەرمان کردن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.